هەمیش سازکردنی ئیڤێنتێکە بۆ یەکێک لە ڕۆمان نووسەکان و نووسەرە دیارەکانی کورد ئەویش مححمود نەجمەدینە کە باسکردنە لە ڕۆمانی سەلارخان کە ئەمە نوێترین ڕۆمانێتی کە بڵاوی کردوتەوە لە 6 ڕۆژی ڕابردووە ئەم ڕۆمانی بڵاو کردەوە و بڕیارەکە ڕۆژی شەمە ئیڤێنتێکی بۆ ساز بکرێت کە گفتوگویەک بکرێت لەسەر ڕۆمانەکەەوە و هەم ئاڵگۆڕی بیر و ڕابکرێت لە نێوان بەشداربووان و هەمیش نووسەرە. ئەمە لە پاش ئەو کتێبانەیە کە نووسیوێتی کتێبەکانی 58 و هەروەها چیرۆکەکانی دنیا سێپیتە و پاسەکەی گورون و چەند بابەتێکی تر و هەروەها سەلارخانیش کۆتان ڕۆمانێتی کە نووسیوتی و بڵاوی کردوتەوە. ئەم لە نووسینەکانی لە ڕۆمانەکانی باسکردنە لەسەر هەڵسەنگاندنی خودی خۆی کە قسەکردنە لەسەر خودی خۆی و هەروەها پەیوەستبوونی بە چواردەورەوە چیرۆکەکانی وەرگرتنی خۆی و مامەڵەکردنی لەگەڵ چواردەور و هەروەها داڕشنەوەی بە شێوازی بیرۆکە و واخستنە سەر دووتۆی کتێب و لە ڕێگای وشە وشەساسی و ئەم خەیاڵە بنووسرێتەوە بابەتێکی ئێجگار گرنگ و تێڕوانینی ئەوە لەسەر شێوازی نووسینی ڕۆمان. دیارە هەروەک ئاماژی پێدرێت لە نووسینەکانی پێشووتریا ئەم شێوازی بیرکردنەوەی ڕەنگیاوەتەوە لە دووتۆی نووسینەکانیەوە هەروەها لە سەرارخانیشا هەمان شێوازکاری کردو لەسەر مابەتە تا بتوانێت لە ڕێگای جێڕانەوەی ڕووداوەکان و مامەڵەکردنی خۆی بە چواردەورەوە ڕنگ باتەوە لە نێو دروستبوونی چیرۆکەکانە کە ئەمەوە لە خوێنەرەکە پەیوەست بێت بە ڕوودا و هەروەها بە وشەکانیشەوە کە لە نێو ڕۆمانەکەی هەیە. دەستگای کورتراوم بە هاوکاری ناوەندی ڕۆشنبیری و هونەری دیالۆگ هەڵدەسێ بە سازکردنی ئیڤێنتێک بۆ ناساندنی نوێترین ڕۆمانی نووسەر مححمود نەجمەدین بە ناوی سەلارخان. مححمود نەجمەدین یەکێکە لە ڕۆمان نووسی چیرۆک نووسەکان ناوێت بە ناوی نوێگەرایی و تایبەتمەندێتیەوە تێکستەکانی پڕ بێ لە نووسین و دەستەواژی ئاڵۆس بە پێچەوانەوە ئەم نووسەرە دێت لە تێکستەکانیدا یاریی هزری و زمانەوانی وەها لەگەڵ خوێنەرانیدا دەکات کە دەیان خاتە بەردەم خوێنەوە و بیرکردنەوەیکی فرەڕەهەندی.